علی حەمە ساڵح ئەو پیاوەی هەر ڕۆژەی لەسەر پەتێک یاری دەکات. هێشتا بەرگری لە عێراق دەکات و درێژە بە چاوەشەکاریەکانی دەدات. علی حەمە ساڵح و ئەوانەی بانگەشەیان بۆ بەغدا دەکرد و بەردەوام دەیانوت نەود ڕادەست بکەن بەغدا بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. کەچی قسەکانیان نەک ڕاست دەرنەچوو بەڵکو بەغدا بەردەوام بوو لەسەر بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان و بیانوەکانیان بەرامبەر بە هەرێمی کوردستان زیاتر کرد. دوای ئەو هەموو زوڵم و پێشێلکاریەی حکوومەتی عێراق دەرهەق بە خەڵکی کوردستان دەیکات، نە دەستوور جێبەجێ دەکات، ناڕێکەوتنی سیاسی. هێشتا علی حەمە ساڵح و هاو ئاوازەکانی کە زۆرنای عێراقچێتی دەژەنن ئەسپی چاوەشەکاری و خیانەتی خۆیان دژی حکوومەتی هەرێم تاو دەدەن و دەیانەوێت درێژە بە چاوەشەکاریەکانیان بدەن و بیان و بۆ برسیکردنی خەڵکی کوردستان دێننەوە و حەق بە بەغدا دەدەن و حکوومەتی هەرێم لە بەرامبەر عێراق تاوانبار دەکەن. دەست لە کارکێشانەوەی ئەندامانی دادگای فیدراڵی و ئامادە نەبوونیان بۆ واژوونەکردنی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم گەورەترین وەڵامە بۆ علی حەمە ساڵح و هەموو چاوەشەکاریەکانی بە درۆ دەخاتەوە. جێی خۆیەتی ئەو خۆپیشاندانی علی حەمە ساڵح بانگەشەی بۆ دەکات بیباتە بەغدا و داوا لە سەرکردەی گروپا میلیشیاکان بکات دەست لە سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان هەڵبگرن. دەست بە سەرداگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێم زۆرترین کاردانەوەی لە ناو سەرکردە و سیاسی و ڕۆشنبیرەکانی عێراق لێکەوتەوە و ئەو هەڵەی بەغدایان بە سیاسی ناوبرد و ئاشکرایان کرد پێچەوانەی دەستور و یاسایە. بەڵام عەلیەکانی کوردستان لە جاشایەتی تێر نابن و بەژێردەستی گەلی کورد دڵخۆش دەبن. خەڵکی کوردستان لە فیگەی چاوەشەکاریەکان تێگەیشتووە و هیچ کاتێک باوەڕ بە درۆکانیان ناکەن و لەوەی ئێستا هەیە شەرمەزارتریان دەکەن.